مانگی خەرمانانی ئەم ساڵ کۆنفرانسی مەریوان ناسی بە ئامادەبوونی ژمارێکی زۆر پسپۆر و شارەزا بۆ ماوەی 2 ڕۆژ بڕێوەچێت. دکتۆر ئومێد وەزەندە بەڕێوەبەری گشتی کۆنفرانسەکە لەو توێژێکی تایبەتیدا لە گەڵ کەناڵی کورساتدا باسی لە ئامانجی کۆنفرانسەکە و هەروەها پلان و بەرنامەکانی داهاتووشیان کرد. یەکەمین کۆنفرانسی مەریوان ناسی کە بڕیارە لە مانگی خەرمانانی ئەم ساڵدا بەڕێوە بچێت هەوڵێکە بۆ خوێندنەوە و دووبارە خوێندنەوە و دووبارە تاوتوێکردنی مێژوو فەرهەنگ و زمان و ئەدەبی ناوچەی مەریوان بۆ بڕیارە لەم کۆنفرانسایە کە لە 2 ڕۆژە بەڕێوە چێت قەڵەم بەدەستان و پسپۆڕانی بواری مێژوو، بواری دێرینە ناسی، معماری، کەش و هەوا، زمان، ئەدەب، فەرهەنگ لە ڕێگای نووسینەکانیانەوە، لە ڕێگای وتار بێژیەکانیانەوە ئەو زەرفیەتانەی کە لە مەریوان هەیە، لە ناوچەی مەریوان هەیە، لە مێژووە بووە، لە مێژەوە بووە و ئێستاکەش هەیە، دیسان بخوێنرێتەوە بەرجەستە بکرێتەوە.